نامەیەکی کراوە بۆ سەرۆک وەزیرانی عێراق سڵاوێکی گەرم دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە بانکە عێراقیە فیدراڵیەکان چاوەڕێ بووین بە پەلا بڕیاری تەوتینکردنەکە جێبەجێ بکەن و فەرمانبەرانی هەرێم لە دەست دەسەڵاتدارە موچە دزەکان ڕزگاریان بێت بەڵام مجامەلە و نەرمینواندنی بێسنووری ئێوە بەرامبەر تاگڕەوی و عینادی دەسەڵاتدارە موچە دزەکانی هەرێم سەر جەم فەرمانبەرانی هەرێمی نائومێد کرد بڕیاری دادگای فیدراڵی ئومێدی گەڕاندەوە بۆ هاوڵاتیانی هەرێم و لە کۆتایی تونێ لە تاریکەکەدا ڕووناکیەکیان بەدی کرد بەڵام نەرمی و چاوپۆشیکردنی ئێوە لە حکوومەت و دارایی هەرێم دەیان کێشەی تری خوڵقاند ئێمە دەپرسین بۆچی سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری دادگا جێبەجێ ناکات ئایا سوێنتان نەخواردووە کە پارێزەری مافی عێراقیەکان بیت چاوەڕێین بەکردداری سەرۆک وەزیرانی هەموو عێراقیەکان بیت نەک بڕیاری دادگای فدراڵی پشتگوێ بخەن لەبەر خاتری لایەنێک کە دەیەوێت پرۆژەیەکی شەخصی بسەپێنێت ئێمەی مامۆستایان و فەرمانبەران داواکارین موچەکانمان لەسەر بانکی ڕەشید و ڕافیدەین تەوتین بکرێت وەڕاستە و خۆ بگاتە دەستمان نامانەوێت هەرێم هیچ ڕۆڵێکی هەبێت لە دابەشکردنی موچەدا داواکارین پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە بانکی TBI بخرێتە دەرەوەی تەوتینی موچە چونکە بەشدارە لە پلانگێڕی هەژماری من لە کۆتاییدا داواکارین سەرانی هەرێم بدەیتە دادگا لە پای ستەمکردنیان لە فەرمانبەران نەک مجامەلەیان بکەیت و لەگەڵیان کۆ ببیتەوە